ئەم منداڵە لە 8 ساڵیەوە شانی داوەتە بەرکارکردن لە کاتێکدا لە وڵاتەی ناوی عێراقا کارکردن بۆ منداڵان لە 15 ساڵانەوە دەست پێ دەکات. لێرە کاری دارتاشی دەکەم لە 8 بەیانیەوە تاکو 5 دوانیەوە ڕۆ. باوکیشم هەمان کار دەکات لە 8 ساڵیەوە کار دەکەم تا ئێستاکە کە تەمەنم 13 ساڵە. وازم لە قوتابخانە هێناوە هەرچەندە خێزانەکەم زۆریان لێکردم واز نەهێنم بەڵام ئەوان بەگوێ منیان کرد لە لای خاڵم کەوتمە کارکردن. برینەکانی بەجەستەی کۆمەلگای عێراقیەوەن گەلێکە ئیدی ساڕێژبوونی ڕۆژگاری دەوێ هاوتای ئەم منداڵەش ڕەنگە قوربانیەکی ئەم کۆمەلگایە بێت. عمالة الأطفال في زيادة مستمرة بسبب ئیشپێکردنی منداڵان بە بەردەوامی لە زیادبووندایە بەهۆی شەڕ و ڕاگواستن و ململانێ ناوخۆییەکانەوە بەم دواییانەش بەهۆی شەڕی داعشەوە بە تایبەتی لەو پارێزگایانەی کە ڕوبەڕووی داگیرکاری بوونەوە زۆر خێزان کەسبکاریان نەما لەبەرەوە ناچار بوون کوڕەکانیان بخەنە بەرکار. بە گوێرەی ئاماری نەتەوەی گرتوەکان عێراقی دەوڵەمەند بەنەوت نزیکەی 1 لە سەر 32 ملیۆنی دانیشتوانەکەی لە هەژاییدا دەژین بەڵام هێشتا ئەو وڵاتە بەدەست گەندەڵی ئیداریەوە دەناڵێنێ سەرڕای سەرۆک وەزیرانی نوێ پەیمانی ڕیشەکێشکردنی گەندەڵیدا. کاتێک لە عێراق دەڕوانیت پێویستە بیر لە مێژووی وڵاتەکە بکەیتەوە. ساڵانی ئەم دواییە کەشێکی وەهەی هێنایە ئاراوە کە زۆر منداڵ ڕوو بکەنە کارکردن. گرفتەکەش تەنها یەک هۆکار نییە. دەبێت لە ڕاگواستن و ناسەقامگیری و لەو نادادیەی لە دابشکردنیدا هەتا هەیە بڕوانین. زۆرێک لە منداڵان دەرفەتی دیکەیان لەبەردەستا نییە ناچارن ڕوو لە کارێک بکەن. ڕەنگە هێشتا ئەم منداڵە لە خۆشبەختەکان بێت لە لای خاڵوانی کارەکات وەک کاربەدەستانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وتویانە زۆرێک لە منداڵانی عێراق هەموو جۆرە کارێکەکەن کە هەندێک لەو کارانە بۆ منداڵان شیاو نییە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.